سوپاس کە ئێوە هەن بێگومان بەم ڕستەیە یەکێک لە ئیڤێنتەکان یاخود ئاهەنگی بەخشینی خەڵاتی هونەری نەمسا بۆ ساڵی 2022 کرایەوە تایدا سەرۆک کۆماری نەمسا خەڵاتی هونەری بەخشیە دوان لە هونەرمەندە کوردەکان کە ئەوانیش زۆر بەڕێز نیگار حەسیب قەرداغی و هونەرمەند شەماڵ عومەر بوو. قسە و باسی زیاتر لەسەر ئەم خەڵاتە و ئەم چالاکیە گرنگاکەم خاتوو نیگار حەسیب قەرداغی لە ڕێی سکایپەوە قسەم لەگەڵەکات. نیگار خان سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سڵاوتان لێبێ، زۆر سپاس، ئەم کاتە باش. سپاس بۆ تۆش. ئەم خەڵاتە چییە و بۆچی دراوە بە ئێوە؟ خۆی لە ڕاستیە لە بەشی وەزارەتی فیدرالی ڕۆشنبێری و هونەری نەمسا ساڵانە ئەم خەڵاتە پێشکەش بە چەند کەسایەتیەک، چەند هونەرمەندێک، چەند گروپێک و یا چەند ماڵێکی شانۆیی و کولتوری پێشکەشەکرێت. بەڵێ. لیژنەیەکی تایبەتی هەیە کە ساڵانە گەڕێت لە سەرانسەری وڵاتی نەمسایە و ئەم کەسانە وەڵاتە گروپانە هەڵەبژێریە. خۆشبەختانە ساڵی 2022 بەڵێ لابۆری شانۆی لالیشی من و شەماڵ عومەر هەڵبژێرا بۆ ئەو خەڵاتە و ڕۆژی نۆزدی ئەم مانگە لە کۆشکی سەرۆکۆماری نەمسا خۆی شخصی سەرۆکۆمار دکتۆر ڤاندەبێل ئەم خەڵاتی پێشکەشکردنی. زۆر باشە. ئەم خەڵاتە تەنها بۆ شانۆکارانە یاخود لە چەند بواری جیاوازە یاخود چەند بواری تر ئەگرێتەوە؟ ئەم خەڵاتە بۆ چەندەها بوارە، بۆ بەشی شانۆیە، بەشی تەشکیلیە، مۆسیقا، بەشی کاری هونەری کولتوری لەگەڵ مناڵە بۆ مناڵ، تەنانەت لە بواری ئەدەبیە نووسەرەکان، نووسەری شاعیر و ڕۆمانسەکان لە هەموو بوارەکانایە. ئێمە لە بواری وەکو ماڵێکی هونەری و کولتوری ئەم خەڵاتەمان پێشکەشکرێت. زۆر باشە. ناوەندەکەی ئێوە پێم وابێ لە ساڵی 1998ەوە دامەزراوە لەو کاتەوە ئەو چەند ساڵێکی زۆرە خزمەتێکی گەورەی بێگومان کردووە. زیاتر کارەکانتان خۆی لە چیا بینێتەوە و پێم خۆشە باسی ئەو من لە سەرەتای ئاماژەم پێکرد کە ئەوان بە ڕستەیەک دەستیان پێکرد. سوپاس کە ئێوە هەن. لە یەکێک با بڵێن خانم خاچۆ ئەندریا مایە دەستکردێری هونەر و ڕۆشنبیری دەوڵەتی نەمسایە لە وتەکەی خۆیان باسی ئەوەی کرد کە ژیان بە شێوەیەکی گشتی بەبێ هونەر ناڕوا بەڕێگاوە، بە تایبەتی لەم سەردەمی کە کۆمەڵێ قەیرانی سیاسی و جەنگ و ئابووری ڕێککەوتە هەموو وڵاتەکانی باڵێ سەر زەمین، بە تایبەتی ئەوروپا بۆی جەنگی ئوکرانیاوە تووشی چەندەها قەیران بووە. دوای ئەم 3 ساڵەی ڤایرۆسی کۆڕۆنیاش ئەوەنەی تر قەیرانەکان قورس بوونەتەوە، گرانێکی زۆر ڕووی کردوتە ئەم وڵاتانە. باسی ئەوەی کرد کە لەم زروفە قورسانەیە ئێمە بەبێ هونەر ناژین. بۆی سپاسدانەکەین کە ئێوە هەن، بەبەستی سپاسەکەین کە ئەم کەسانە هەن کە هونەرەکەن کە با بڵێن تابلو ئەکەن، شان و ئەکەن، مۆسیقا گۆرانی ئەڵێن. خۆی لە خۆیان ئەمە ئاوەڕانێکی زۆر گەورەیە هونەرمەند لە کەسی هونەرمەندێک بێتەوە لە وڵاتێ. خۆشبەختانە ئێمەش یەکێکی لەو کەسانی کە هەین لە وڵات کە خزمەتی هونەری ئەەکەین لە هۆڵەکەمانە بەبێ بڵێن لە دەر ئەوەی کە ئاسەکانی حکومانە چەندەها شتێکیش ئامادە ئەەکەین یارمەتی گروپەکانی دەدەین، بە تایبەتی گروپی گەنج بتوانێت بگەن ئاسان نەتوانێت لە وڵێکی شانۆیی گەورەیە شتەکەی یەکەم ئیشی خۆی دەکەین. ئێمە نەکرد بەردەستی و یارمەتی بەڵکو یارمەتیەکەی ڕاوێژکاری ئەەکەین بواری پێنانە لە تەسیل بە دەنگا لەم شتانە هەبوو. بەڵام بە شتێکی گشتی دابۆری شانۆی لادەش شێوازێکی تایبەتی گەورۆتە پەرست لە ساڵی 98 دامەزرانەوە هەتاو بۆ
منیش و شەماڵیش هەڵدەین کە ئەم ڕێگایە ئەم شتواز بەرەو زیاتر بەرەو پێشبڕی زیاتر قوڕێکینەوە کارەکانی ئێمە کاری پێکۆمانسی ئێمە شانۆگەری بەمانایی هەموو کەسی ناسی نایکەین لە ڕۆمانسەکانمانە با بڵێن فیگورێک نییە تەمسیل ئێمە دەقێک بەکار نامێنین کەمتریش زمان بەکار ئەگەر زمانیش بەکار بێنین ئەتوانم تێکستی کەم بەکارێن کە زیاتر مەبەستمان نەغمە و ساوندی ئەو زمانەیە ئیتر زمانی کوردیە ئەڵمانی ئینگلیزیە وای خۆ زمانی ئەو کەسانی کە لەگەڵمانە بەش بناغی سەرەکی ئیشی ئێمە دەنگە مەبەست گۆرانی ئەم میلۆدی گۆرانی ئەنێ زۆرترین جار بە زمانێکی نازمان باشە گۆرانی بۆ ئەوەی سنوورێکی بێ کە زمان ئێمە دووکان تێک بکەین ئەگەر لە کوردی تێنەگات چێژی وەرنەگرێت تێنەگات شێوەیە کاتە نیگارخان ئەتوانین بڵین ئەم ڕێزلێنانە یاخود ئەم خەڵاتە لە پای جیاوازی ئێوەی لە کارکردنە یاخود لە پای ئەو هەوڵ و ماندووبوون و وەک ڕێزلێنانێکە یاخود وەک ڕێزگرتنێکە لە هەوڵ و ماندووبوون و کارەکانی ئێوە ئەو چەند ساڵە خۆی بمانوێت نەمانوێت ئەو شتە و جیاوازیەیە ئەو شێوازی کارکردنەیە کەوا لە تۆ ئەکات کە تایبەتمەند بێت کە دەوڵەتی نەمسا لە بواری هۆنەر و ڕۆشنبیرە بڵێ ئێمە گروپێک هەیە بە شێوازێکی تایبەت ئیشەکەوە یاخود جیاواز لە هەموو ئەوانی تر ئەگینا چەندەها شان و ماڵی شانۆی هەیە لە هەموو نەمسایە ڤێنایە چوزان لە ئێوارێکە شانۆگەری پێشکرد بەڵام ئەمانە زیاتر لێک وەکو شێوازی کار ئێمە تەنانەت هۆڵەمە هۆڵێکی بازنەیە ئەستا وەکو بینا لای کێشەیە بەڵام شێوازی دانیشتنی بازنەیە کە تەرانسەری نەمسایە ئەم شێوازی دانیشتنە بازنەیە تەنها لە لابۆ پیشانبی لە پیشانە ئەمانە هەمووی بێتەوەی کە بە تایبەت سیری تۆ بکەن سیری ئیشتی تۆ بکەن زائیدەن ئەو خەڵاتانی کە لەسەر ئاستینەوەی بەرمانگرت بە لە فستیڤالە نمونە دەکار لە ئەوروپایە زەم وڵاتەکانی عەرەبیە ئەمانە هەمووی بەرچاو بۆیە لابۆریشتان بشڵ بۆ ئەم خەڵاتە گرنگە بەڵێ نیگارخان من ئاگادارم کە تۆ یەکێکیت لە خانمە ئاکتیڤەکان و یەکێکیت لەو خانمانەی کە هەمیشە لە کاری بەردەوامایت پێدانی ئەم جۆرە لە ڕێزلێنانە یاخود ئەم خەڵاتە تایبەت کراوە تەنها بەمینە یاخود گرنگ نییە هەر کەسێک بێت و لە هەر ڕەگەزێک بێت خۆی جا نەکراوەوە ئایا من تەنها بۆ خانمانەوە یاخود بەس بۆ پیاوان بێ نەخێر بەڵام بتەوێت نەتەوێت گروپی لالش دوو کەس ئەی با بەڕێکەوە ئەوی شێکێکیان نیگارە ئەوی کێشان شەماڵ ئەمەرە واتە مێنێک و نێرێک بتەوێت نەتەوێت ئەوە خاڵێکی زۆر گرنگ بوو کە خاتو ماریا باسی ئەوەی کرد کە زۆرینەی ئەوانەی کە ئەم ئێوارەیە خەڵاتیان وەرگرتووە خانم بوون لە بەشی تەشکیلی لە بەشی نووسینە لە بەشی مۆسیقایە لە شانۆیە یعنی باسی ئەوەشی کرد کە لە سەرەتایی بڵێن دروستبوونی ئەم خەڵاتە دەسایە نەوەدی ئەوانەی کە خەڵاتیان وەرگرتوون پیاو بەڵام ئەمڕۆکە دەسایە هەشتای تقریبان ژنان بوون کە ئەم خەڵاتیان وەرگرت خۆی بتێ و نەتەوێت با بڵێن دیاردەیەکی زۆر گرنگە چونکە ئێمە زۆر جار باسی کێشەی ژن ئەەکەین ئەوەی کە ژن پۆستی نادرێتێ ڕێگەی نادرێت بێتە پێشەوە لە بوارە هەموو بوارەکانە نەکە لە هونەرەکانە ئەم کێشێش تەنها لە کۆمەلگاکانی ئێمانیە وەڵکو تەنانەت لێرەشا هەیە سێری پەرلەمانەکەی چەند پیاوی تیا چەند ژنیتە ڕاست چەند دەرهێنەری ژن هەیە شانۆ گەورەکانی ئەم وڵاتیان بەدەستەوە
بەڕاستی زۆر کە من ئەمەش لە زۆربەی زۆری گفتوگانە باسەکرێت بەڵام خۆشحاڵین کە لابۆری شانۆی لالش بە ژنێک و پیاوێک ئەیبارێکەوە. سپاس دەکەم پیرۆزبایت لێ یەکەم سپاس کە لە ڕێی سکایپەوە لەگەڵم بووی خاتونیگار حەسیب قەرەداغی سپاس دەکەم.